دوای نزیکەی 20 ساڵ دووری لا نیشتیمان و زێدی باو باپیرانی بەرەبەیانی ئەمڕۆ تەرمی تەها محەممەد گەڕایەوە ڕانیە بۆ ناوخێزان و کەسوکارەکەی دوای ئەوەی بەڕووداوی هاتوچۆ لە وڵاتی بەریتانیا گیانی لەدەستدا بوو. باوکی و هاوڕێ و کەسوکارەکەشی شایەتی ئەوە بۆ تەها دەدەن کە هەرچەندە تەمەنێکی کەمیشی هەبووە بەڵام گەنجێکی دیندار و خۆشەویست بووە لای خەڵک و با کاری خێرخوازیەوە سەرقاڵ بووە. تەهای کوڕم بەحەقەت بە حادیسێکی سارەی ڕوویداوە بەڵێ لە دەروڕات لە بەریتانیا لە کاردیف یاڕویستوێتی چێتە لای میشتەرەکانی بزنسی خۆی هەبووە لە ڕێگا بەڵە کار و کەسابەتی خۆی هەبووە لە ڕێگا تووشی حادیسەی سیارە بوو لەگەڵ تراکتۆرێک و سارەیەکە بەداخەوە جانی شاد بێ و هەموو خەڵک شاهیدە لە شارەکەیمە کە چەند دیندار بۆ کوڕەکەی من و کەسێکی ئەهلی خێرێ بووە خێرخواز بووە چەندین مزگەوت هەیە کە شارەکەی کردو بۆ ئاوادانکردنەوەی لە خوای بەزیاد بێ کاری خێرخوازی بەڵە کردو ئەرەوەڵا یارمەتی خەڵکی داوە جگەل لەوەش ینی هەتا مزگەوتی ئاوادان کردوێتەوە یەک لەوانە مزگەوتی مامۆسای کوڕپاک جەنابی بخۆی لەسەر جەنازەکەی کە نوێی جەنازەمان لەسەر کرد شاهیدی لەسەرداکوی شاهیدم بۆ دنیا و قیامەت کە هاریکارێکی زۆر گەورەی کردوینە بۆ ئاودانکردنەوەی ئەو مزگەوتەی بەڵێ چوو بۆ ئەمڕەی کردبوو بەرنامە هەبوو کە ئەو مانجی دێش ئەمڕەی بکاتەوە لەگەڵما قراراو پێکۆبچینەوە ئەمڕەی ئەو پیاوە میوانداری ئێمەی دەکرد بە میواندارێک کە وەسف ناکرێ و داواکارم لەخوای گەورەشخوای گەورە بە ڕەحمی خۆی میوانداری و پیاوە بکات و سبحان الله ینی تا ئێستاش چاتەکانی ئەو پیاوە لە فەیسبوک چاتەکانی ملاماوە هەموو ئەو چاتانەی کە لەگەڵ ئەو برا کردومە ئیلا پرسیار و وەڵام بۆ لەسەر حەدیث و ئاەتەکان یعنی سبحان الله کە سەیری چاتەکان دەکەمەوە لەگەڵ ئەو برایە بەغەیری ئەوە شتێکی تری باز نەکردووە. إذا خواهي قول سبحانه وتعالى دفرمي يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم والله تطبيقي أوات لو برادا دبينم لبرويك أو برايا نا رقي لك سيك دبو روجك لرجع ندلي لك سيك ديشا بغيري همو أو شوا كاتك سير ذكي حولو كوششي بو أو دين وصف ناكري كو تاجار أو برا سرداني شاري برمنغامي كد من لە مزگەوت دابینیم ئەو برایە کۆتا جار لە مزگەوت داهاتە مزگەوتەکە بۆ نوێش من لە مزگەوتەکە مابوومەوە حەقەتەن دیاتە مزگەوت بۆ نوێشکردن. تەهای 27 ساڵان خێزاندار بووە و منداڵێکیشی هەبووە سەرجەمی خانەوادەکەی لە دەرەوەی وڵات بوون و دوای ساڵانێکی زۆر بەسەربردنی ژیان لە تاراوگا سەرنجام کۆتایی مانگی ڕابردوو لە وڵاتی بەریتانیا و لە کاتی ڕۆشتنیدا بۆ سەر کارەکەی با ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستدا. بەرەبەیانی ڕۆژی دووشەممە تەرمەکەی گەڕایەوە دەڤەری ڕاپەڕین و لە مەراسیمێکدا لە گۆڕستانی کێوەڕاش لە شاری ڕانیە بە خاک سپێردرا. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیە.